ناو مسلیم ئەکرەمە تەمەنم 22 ساڵە لەدایکبووی ساڵی 2002 دانیشتووی قەزای خورماڵم لە ساڵی 2012 یاری کاراتی یەکەم لە ئەکادیمیای کاراتی شۆڵتەکانی خورماڵ لەژێر دەستی ڕایەنەرانی بەتوانە وەکو ڕاوەرزایر و سۆران زایر و محەممەد فارس و چەندین ڕایەنەری تر کە لە تەمەنما بینیومە لەم چەند ساڵی تەمەنی کاراتیمدا نەتیجەی زۆرم بەدەستهێناوە وەک یەکەمی کوردستان و لە پاڵەوانەتەکانی ئێران نەتیجەی باشم بەدەستهێناوە دووەم و سێەم و یەکەمەکانی عێراق و بەم شێوازە هەموو ساڵێکی شەڵا بێ نەتیجە نەبووین بە بەردەوامی و لە 11/9/2023 بە حادیسەیەک بڵێن قاچێکم لەدەستدا ئەمە نەبوو هۆکاریەوەی کە بڵێن لە وەرزشەکە دوورکەومەوە هەتا زیاتر نزیکی کردمەوە لۆ خولیایی کە هەم بوو پێشتر چۆن لە دوای پەڕێندی قاچەکە بوو بە تاکە یاریزانی هەڵبژاردەی عێراق لە بەشی پاراکارێتیدا یاریزانانی خاوەن پێداویستی تایبەت لە ماوەی 7 مانگ تەبینکردن توانین بەشداری پاڵەوانەتی ئاسیای ڕسمی بکەم یانی بڵین پاڵەوانەتێکی ئاسیایەکە هەر وڵاتێک توانێت تاکە یاریزانی خۆی بەشداری پێ بکە لە پاڵەوانەتەکانی ئاسیا دەتوانی پلەی سێم بەدەست بێنم کە بۆ مێژووی عێراق بۆ مێژووی کاراتی یەکەم جارە نەتیجەیەکی وە بەدەست بێت بڵێن هەتا ئێستا هیچ یاریزانێکی پاراکاراتی نەیتوانیوە بەشداری یاری پاراکاراتی بکە لە دەرەوەی وڵات من توانیم کە سوپاس تامان بۆ ڕایەنەرەکانم و بۆ ئیتیحادی کاراتی عێراق و ڕایەنەری متەخەبی عێراق و مستەفا عەلەتال کە لێرە تەمرینمان پێکات توانی دەرفەتێکم بۆ بڕەخسێنێت و خۆشم زیاتر تەمرینکەم و تا بۆ خولیایی بگەم کە چوومە وڵاتی چین لە پاڵەوانەتی ئاسیادا توانی پلەی سێم بەدەست بێنم ئەسڵەن وەکو مەعاناتیەوەی کە تۆ خاوەن پێداویستێکی تایبەتی من ێستا حالەن لە شارۆچکەی سیروان تەقریبەن نزیکە لە قەزای خورماڵەوە قاعەیەکی تایبەتمانەیە بە کاراتی کە یاریزانانی خاوەن پێداویستی تایبەتیش نین مناڵی فێرخوازن و جەستێکی کاملیانەیە و 50 بۆ 40 یاریزانە بن و ڕایانیان پێکەم و سواز بەخوا ئەستێکی زۆر باشیان پێشکەش کردووە هەتا ئێستا لە بوتڵە کوردستانیەکانیشا بەشداریان کردو و نەتیجەشیان بەدەستهێناوە ئەوەندە دەڵێم کە لە هەموو بوارەکاندا دەرگا کراوەیە تەنها ئەوەیە کە خۆت بتەوێت سەرەتا هەمومان لەوانەیە خۆی گەورە جەستەیەکی تەواوی پێبەخشی بین وە چۆن بەکارمانێناوە چیمان کردو لە ژیانمانە ئەوەیان دەکەوێتەوە سەر خۆتان بەڵام کاتێ بیتێ کەسێکی خاوەن پێداویستی تایبەتجا بۆی ڕووداوێکەوە بێت یان لە زگماکیەوەیە دەیسە نائومێد نەبی دەرگا زۆرە مەجال زۆرە و ئەتوانی زیاتر و زیاتر سەرکەوتوبی و ئەتوانی بتێت کەسێکی تایبەت ڕاستە خاوەن پێداویستی تایبەتی یان لەگەڵ ئەتوانی بیتە کەسێکی تایبەت داواکارم لە هەموو یاریزانان لە هەموو وەرزشوانان لە هەموو خاوەن پێداویستە تایبەتەکان تێگەڵی وەرزش بن یاریەکان تاقی بکەنەوە چەندین یاریمانەیە زیاد لە 50-60 دانە یاری خاوەن پێداویستی تایبەتمانەیە و نادی تایبەتی کەمەندامانمانەیە نادی ڕۆژ لە سلێمانیە و زۆر شوێنی ترەیە کە پەرە بە هونەرەکانی خاوەن پێداویستی تایبەتیەکان دەدەن هیوادارم بێعمەل لە من لە ژیان و زیاتر هەوڵ بن و کەسێکی یاسایی هەوڵ بۆ ئامانجوو خەونەکان تام بدەن پێویستی ئەزانم سوپاسی چەند کەسێ بکەم کە لە ژیانمە کە لەم مەرحەلەی ژیانمە زۆر یارمەتی دەربوون بە تایبەت ئەکادیمیای کاراتی شۆڵتەکانی خۆمان بە ڕاهێنەرەکان و یاریزانەکان و برایانی ناو قاعەکەوە و خێزانەکەم بە تایبەتی دایکم داهاتوو ئینشەڵڵا بطوڵاتی ئاسیا و بطوڵاتی عالەمم هەیە لە ساڵی 2025 بەڵام ئیمکانیات و پێداویستی و زۆر شتێک کە نەقسە و لەوانەیە بێتە ڕێگر و ئینشەڵڵا هیوادارم هەر بەعام یارمەتیدەری یاریزانانی خاوەن پێداویستی تایبەت بن لە هەموو کوردستانە چکە بەڕاستی لە وڵاتی ینی لە خوارەوە لە عێراقدا خزمەتێکی زۆری یاریزانانی خاوەن پێداویستی تایبەت دەکرێت بە جۆرێک کە دووبەرامبەری یاریزانانە سەلامەتەکان زیاتر خزمەت دەکرێت بەڵاخەوەی کوردستان بەم شێوازە نییە